پرسی هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی عێراق بە تایبەتی تەنها پەیوەست نییە بە ناوخۆی عێراقەوە، هەڵوێستی نێودووڵەتیش لەم بارەوە گرنگە بە تایبەتی ئەمریکا کە گوشارەکانی لەسەر چوارچەوەی هەماهەنگی بۆ کشانەوەی کاندیدەکان کە نووری مالیکیە زیاتر کردووە. ئەمەوێ سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا و چارەنووسی پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ستیڤن نەبیل توێژەری سیاسی لە کالیفۆرنیاوە لەگەڵمە. بەڕێز ستیڤن سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ لە نوێترین پۆستی جەنابەت لە سۆشیال میدیاوە دەست پێ بکەم ئاماژەت بەوە کردووە کە هاتنی شاندێکی باڵای چوارچەوەی هەماهەنگی بۆ هەولێر یاچوونی ئەو شاندە بۆ هەرێمی کوردستان و هەولێر جدیەت بە ئەم کارە دەدات کە جدیەت بە کاروبارەکانەوە دەردەخات، هاوکات و تووتە کە پێویستە چەقبەستووی سیاسی لە عێراق کۆتایی پێبێت. پێت وایە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ کۆتایی هێنان بە چەقبەستووی سیاسی لە عێراق و چۆن؟ سەرەتا دەمەوێت زۆر سوپاسان بکەم، سوپاسی کەناڵەکەتان بکەم بۆ ئەم دەرفەتە. من شەرەفمەندم لە کەناڵە ناوازەکەی ئێوەوە لێرەوە قسە بکەم. ئەوە چەندین ساڵە هەواڵ بڵاو دەکەنەوە لەسەر بابەتە جیاوازەکان، ئەوەی کە گرنگە هەولێر ناوچەیەکی استراتیژیە بۆ کۆبوونەوەکان، ئەوەی کە سەرۆک ترەمپ ئاماژەی پێداکە ئەوان ڕەتی دەکەنەوە نووری مالیکی بێتەوە سەرۆک وەزیران. ئێستاش ئەم کۆبوونەوانە بەردەوامن و شاندێکی عێراق هاتوونەتە هەولێر و زۆربەی سەرکردەکان کە لە چوارچەوەی هەماهەنگی دەبێت سەرنج بخەنە سەر پرسەکان، بزانن چۆن کێشەکان چارەسەر دەکەن بە گفتوگۆ و چۆن ئەو هەڕەشانەی سەرۆک ترەمپ مامەڵەی لەگەڵدا بکەن بۆ ئەوەی پەیوەندیەکی باش لە نێوان عێراق و ئەمریکا دروست بێت. و سەرۆک بارزانیش ڕۆڵێکی کاریگەری هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەر بۆیە کە سەرکردەکانی عێراق چوارچێوەی هەماهەنگی شاندەکەیان هاتوونەتە هەولێر و سەرۆک بارزانی دۆستێکی متمانە پێکراوە دەکرێت ڕاوێژی پێ بکەن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەن و نابێت عێراق کێشەکان لەگەڵ ئەمریکا قۆڵ بکاتەوە. سەرۆک بارزانی کاریگەریەکی زۆر باشی لەسەر ناوچەکە هەیە، کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکە هەیە، هەر بۆیە ئێستاش ئەم سەرکردانە دێنە هەولێر. سیناریۆکان ئەوە دەردەخەن دەبێت ئەم کێشەیە لە هەولێر چارەسەر بکرێت و ئەو کێشەیە کە بۆ پێکێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک وەزیران هەیە دەبێت لە هەولێر یەکلایی بکرێتەوە، هەر بۆیە ئەم سەرکردانە هاتوونەتە هەولێر بۆ چارەسەرکردنی کێشەکە. پێشتر کاندید هەبووە، کێشەی لەو جۆرە هەبووە بۆ ئەوەی یەکلایی بکرێتەوە، پێویستی بە گفتوگۆیە و پێویستە سەرکردەکان گفتوگۆ بکەن و نابێت ئەم پۆستانە بە تایبەتی مەبەستم پۆستی سەرۆک کۆمارە نابێت بۆ لایەنێک یەکلایی بکرێتەوە، چ پارتی بێت چ یەکێتی. پێویستە کورد کاندیدێکی هەبێت بۆ پۆستی سەرۆک وەزیران و دەبێت پۆستی سەرۆک وەزیرانیش بە گفتوگۆ چارەسەر بکرێت و هەر بۆیە سەرۆک بارزانی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە چارەسەرکردنی کێشەکان و پشتیوانی خۆشی بۆ نووری مالیکی دووپات کردوێتەوە. دەبێت ئێمە ئامۆژگاری چوارچێوەی هەماهەنگی پێکردنی جیاوازیان. ستیڤن، ئەمریکا بە توندی هۆشداری داواتە عێراق لە ئەوەی کە لە ئەگەری ئەوەی کە نووری مالکی وەکو سەرۆک وەزیرانی داهاتوی عێراق دیاری بکرێت، ئەمریکا سەرجەم مامەڵە داراییەکانی لەگەڵ عێراق ڕادەگرێت، هاوکات کۆمەڵێک سزا بەسەر عێراقدا دەسەپێنێت. پێتان وایە کە هەڵوێستی ئەمریکا لەم بابەتە نەگۆڕە؟ ئەوان بە شێوەیەکی گشتی ڕایان نەگەیاندووە کە چ شتێک بەرامبەر بە عێراق دەکەن، بەڵام هەموو شتێک لە هەموو بژاردەکان لەسەر مێزن و سەرۆک ترەمپ ئێستا ئیدارەی ئێستای جیاوازە لە ئیدارەی پێشوو. سەرۆک ترەمپ ئێستا زۆر ڕوون و ڕاشکراوە سەبارەت بە سیاسەتەکانی بەرامبەر بە عێراق نابێت ئەو بابەتانەی کە خستونێتە ڕوو نادیدە بگیرێن و ئێمە
پێمان وانە ئەمە قسەی سەرۆک ترەمپەکە وتوتی ئێمە نامانەوێت کە نوری مالکی ببێتەوە سەرۆک وەزیران ئەوەی کە ئێستا لە سووریا لە ناوچەکە ڕوودەدات و هەروەها بۆ نمونە ڕوبەڕووبوونەوەی هەژمونی ئێران لە عێراق دەبێت مالکی هەموو ئەم پەیامانە لە بەرچاو بگرێت. مالکی لە دووخلی ڕابردووی وێنەیەکی خراپی نیشانی ئەمریکا و ناوچەکەدا کە چەندین ڕووداوی نەخوازرا و لە دووخلی سەرۆک وەزیرانی ئەودا ڕوویدا و ئێستاش ئێران دەیەوێت کە مالکی ببێتەوە سەرۆک وەزیران. هەر بۆیە ئەمریکا دژی ئەم سیاسەتەیە و میلیشیاکان سزا دراون و سزایان لە سەرکۆنە دەکرێن بەرامبەر بۆ سیاسەتەی کە دژی ئەمریکا پەیڕەوی دەکەن. ئەوەی کە چوارچەوەی هەماهەنگی کۆبوونەوەیەکی کرد و مالکی دیاری کرد وەک کاندیدی سەرۆک وەزیران دەبێت ئەم پەیامی ترەمپیشان لە بەرچاو پێتان وایە ئەگەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بە دڵی ئەمریکا نەبێت و ئەوەی ئەمریکا دەیەوێت لە عێراق جێبەجێ نەبێت هەژمونی و باڵادەستی ئێران بە حکوومەتی عێراقەوە دیار بێت ئەو کاتە چی ڕوودەدات؟ ئەم پرسیارە زۆر کراوە. منم پرسیارم کردووە لە چەندین سەرکردەی ئەمریکا. وتویانە ئێمە دەمانەوێت لەلایەن عێراقەوە بپارێزرێن. ئەم پاراستنە مەبەستی چییە؟ دەبێت ئەو پارەیە کە دێتە عێراقەوە ئەو دۆلاری لە عێراق دێتە عێراقەوە پێویستە بە شێوەیەکی باش مامەڵی لەگەڵدا بکرێتەوە. پێویستە بە بەرهێنەرانی ئەمریکا لە ناوچەکە بپارێزرێمە بەسمان لە عێراقا و دەبێت عێراق دوورکەوێتەوە لەو بابەتانەی کە بردنە دەرەوەی دۆلارە بۆ ئێران و بۆ وڵاتانی دیکە. ئەگەر ئەم بابەتە هەبێت ئەو کاتە عێراق ڕوبەڕووی سزا دەبێتەوە. بابەتێکی دیکە ئەوەیە کە ئەمریکا ئێستا دەیەوێت یارمەتی عێراق بدات، دەیەوێت یارمەتی عێراق بدات بۆ چارەسەرکردنی کێشە ئابوووریەکانی. هەر بۆیە ئەم قسانە لە سەرکردایەتی ئەمریکاوە دەبیستین. نابێت کەسێک ببێتە سەرۆک وەزیران کەسێک پۆست وەرگێت کە لە ئێرانەوە نزیک بێت. دەڵێت ئێمە گوێ بە کێشەکان نادەین. ئەوەی سەرنجمان لە سرەتی ئەوەیە کە تەواوی ئاڵنگاریەکانی عێراق چارەسەر بکەین. هەر بۆیە دەمانەوێت یارمەتی حکومڕانانی عێراق. لە سەروبەندی ئەم بابەتە گەرمانە کە پەیوەستن بە داهاتووی عێراقەوە، مارک ساڤایا نردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری عێراق لە کارەکەی دوورخرایەوە. پێتان وایە بۆچی ئەم بابەتە ڕوویداوە؟ کێ جێی ساڤایا لە عێراق دەگرێتەوە؟ ئامانجی ئەمریکا لەم ئاڵوگۆڕ و گۆڕانکاریانە چی بوو لە عێراق؟ لە چەند هەفتەی ڕابردوو بەڕێز تۆم باراک ئەرکەکەی مارک ساڤایای گرتوۆتە ئەستۆ. ئەو لە هەولێر لەگەڵ سەرۆک بارزانانی کۆبوویەوە، لە بەغدا لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی کۆبوویەوە و پەیوەندی تەلەفۆنی ئەنجام دەدات. ئێستا تۆم باراک ئەرکەکەی ساڤایای گرتوۆتە ئەستۆ و تەواوی فایلەکانی ئەمریکای لە سووریا و لوبنان و تورکیا و عێراق لە دەستی تۆم باراکە و هەڵبژاردننی تۆم باراک بۆ نێردە تایبەتی ئەمریکا بۆ عێراق گرنگە، چونکە تەواوی فایلەکانی ناوچەکە لە ژێر دەستی تۆم باراکە. تۆم باراک جیاوازە لە ساڤایا و زیاتر لە 45 ساڵە تۆم باراک دۆستی و هاوڕێی سەرۆک ترەمپە و لە چەندین پۆست و پێگەدا هاوکاری یەکتریان کردووە. هەر بۆیە زۆر نزیکە لە سەرۆک ترەمپ و تەواوی فایلەکانی ناوچەکەشی لە ژێردەستدایە. هەر بۆیە ئەم کەسە ئێستا ئەرکی نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکای لە عێراق گرتووەتە ئەستۆ بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات. ئێستا بەڕێز تۆم باراک
کەسێکی زۆر بەهێز و کاریگەر دەبێت و دەتوانێت پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ سەرکردەکانی عێراق هەبێت بۆ ئەوەی دڵنیایی بدات لەوەی کە کێشەکان بە باش چارەسەر دەبن. زۆر سپاس دەکەم بەڕێز ستیڤن نەبیل توێژەری سیاسی لە کالیفۆرنیاوە لەگەڵ کوردستان 24 بووی. زۆر سپاس.